ئێران بۆ یەکەم جار سارترین هەڵبژاردننی لە دوای شۆڕشی ئیسلامیەوە بەخۆ بینی. بە جۆرێک تەنیا لە سەدا 41 ئەو کەسانی مافی دەنگدانیان هەبوو بەشداریان لە هەڵبژارنەکاندا کرد و دەنگی خۆیان تۆمار کرد. ڕۆژی هەینی سندوقەکانی دەنگدان لە 31 پارێزگای ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕووی 61 ملیۆن دەنگدەردا کرانەوە تا دەنگی خۆیان لە هەڵبژاردننی خولی 12ی پەرلەمانی ئێران و خولی 6ەمی ئەنجومەنی شارەزایاندا بدەن. 60,000 بنکەی دەنگدانیش بۆ ئەو پرۆسەیە تەرخان کرابوون. پرۆسەکە هەر لە سەرەتاوە سارد و سڕی پێوە دیار بوو. هەر بۆیە بە ئامانجی ئەوەی خەڵکێکی زیاتر بەشداری بکەن، دەستەی هەڵبژاردننی وەزارەتی ناوخۆی ئێران چەند جارێک کاتی دەنگدانی درێژ کردەوە. بە جۆرێک تاوەکو نیوە شەو پرۆسەکە بەردەوام بوو. ئەمەش یەکەم جار بوو لە مێژووی ئێراندا کاتی هەڵبژاردن بەو جۆرە درێژ بکرێتەوە. دوای چەند کاتژمێرێکی کەم لە داخستنی بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدەراندا، ئەنجامە بەرایەکان ڕاگەیەنران و تەنیا لە سەدا 41 ئەو کەسانی مافی دەنگدانیان هەبوو بەشداریان کرد. ئەم ڕێژەیەش دەکاتە 25 ملیۆن کەس لە کۆی 61 ملیۆن کەس کە مافی دەنگدانیان هەبوو. بەڵام بەرپرسە باڵاکانی ئێران ئەم ڕێژەی بەشداریە بە سەرکەوتن بۆ گەلی ئێران هەژمار دەکەن، چونکە بەوتەی ئەوان دوژمنان و نێرانی ئێران هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون پرۆسەی هەڵبژاردن و کۆی پرۆسە چارەنووسسازەکانی دیکە لەو وڵاتە پەک بخەن. ئیبراهیم ڕائیسی سەرۆکۆماری ئێران پێش ئەوەی بەرەو جەزایر بەڕێبکەوێت ستایشی گەلەکەی کرد، چونکە وەک خۆی دەڵێت بە گڕوتین و ورەیەکی بەرزەوە بەشداری هەڵبژاردنەکانیان کردووە و لوتی ئەوانیان شکاندووە کە ویستویانە شکست بە ئێران بێنن. نگاه رو کاملا قبول دارن که باید در مقابل یک جانبه‌گرایی جێ ئاماژێ بەپێی هەواڵ و ئەو ڤیدیۆیانەی لا تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراونەتەوە، بنکەکانی دەنگدان بەتایبەت لە پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر چۆڵ بوون. کەناڵی کوردپا لە تۆڕی کۆمەڵاتی ئێکس چەندین گرتە ڤیدیۆ و وێنەی بڵاو کردووەتەوە کە ئاماژەن بۆ چۆڵبوونی بنکەکانی دەنگدان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، لەوانە شارەکانی کامێران و مەهاباد و سەقز و چەندین شوێنی دیکە. ئەنجومەنی شورا یان پەرلەمانی ئێران هەر 4 ساڵ جارێک نوێ دەکرێتەوە و لە 290 کورسی پێک دێت. هاوکات هەڵبژاردن بۆ ئەنجومەنی شارەزایانیش هەر 8 ساڵ جارێک دەکرێت و ئەویش لە 88 کورسی پێک دێت. لەم هەڵبژاردنەدا بەهۆی ئەوەی ڕێژەی بەشداری کەم بوو، حزبە دژبەرەکانیش تا ڕادەیەک بایکۆتیان کردووە. چاوەڕێ دەکرێت لایەنی محافزکار یان نەریتخوازەکان دووبارە ببنەوە بە براوەی هەڵبژاردن.